جۆرە کۆچێک پەیدا بووە بەداخەوە بەهۆی کەماویەوە بۆی گۆڕانکاری ژینگەیەکانەوە هەندێک لە هاوڵاتیانی خواروی عێراق بەتایبەت ئەوانەی کە لە ناوچە ینی لەو ناوچانن کە بەڵین بارانی تێدا نەباریوە بۆی گۆڕانکاریەکانی ژینگەوە ناچارن شوێنەکانی خۆیان جێبیێڵێن دەست لە کار و کەسابەت و ژیانی خۆیان هەڵبگرن و کۆچ بکەن بۆ ناوچانی کە ئاوی لێیە و ئاوەدانی لێیە ئەم کۆچە ئەگەر بەری پێنەگیرێ پسپۆڕان دەڵێن بەردەوامە بێ و زۆر فراوانتریشە بێ بابەتە گفت و با بڵین ڕێوشوێنەکانی عێراق بەبزانین چییە بۆی کە بەر بەم کۆچە بگرێ بەر بە دیاردەی کەماوی بگرێ یاخۆ ڕێگە چارە بۆ دیاردەی کەماوی چییە بابەتە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کە خاڵی سلێمان کە بەڕێزیان ڕاستەوخۆ کەنەداوە لەگەڵمانن کە خالیت سڵاو لێ بێ بەیانی کوردستانت باش شەوت باش لایەوە سعات 12:30 شەوە ئێستا زۆر سپاس لەگەڵ ئێوە یابم ئەڵێم بەیانیتان باش بە حسابی بەیانیوە قساکەی سپاس دەکەم کە خالیت ئەو هۆشداریانی کە لە ماوەی ڕابردووە پسپۆڕان باسییانە کە ڕۆژداریانەدا لەوەی کە ئەگەر چارەسەرێک بۆ گرفتی کەماوی نەدۆزرێتەوە کۆچ لە ناوچەکان ڕوویە بەرەو ئەو ناوچانی کە ئاوەدانی زیاترتیایە ئەم کۆچە مەترسیدارە بێ و فراوانترە بێ بەداخۆ ئێستا سەرەتاکانی دەرکەوتون بەتایبەت لە ناوچەکانی خواروی عێراقەوە چۆن ئەتواندرێ بربەم کۆچە بگیرێ؟ بەڵێ بەڕاستی بابەتەکە دیارە لەم چی ڕۆژەی دواییە کە سایتێک زانیاریەکانی لە ڕێکخراوی IOM وەرگرت بوو بەبەستم ڕێکخراوی کۆچی جیهانی وەرگرت بوو ئەگینا بابەتەکە لەوە کۆنترە چەند ساڵێکە لە ناو عێراقا لە خواروی عێراقا کۆچێکی ناوخۆیی لۆکاڵی ڕوویداوە ئەم کۆچە هۆکارەکانی تەنها گۆڕانکاری کەشوهەوا نین بۆ ئەوەی زیاتر ورد بین لە دیاریکردنی دەستەواژەکانە بەشێکی زۆریان پەیوەستی بە کەم ئاویەوە هەیە کەم ئاوێکەش دەرەنجامێکی ڕاستە و خۆی سیاسەتێکی خراپی ئیدارەدانی ئاوە و هەروەها کاریگەری سیاسەتی تورکیا و ئێران لەسەر هەردوو ڕووباری دیژلە و فورات کە بوونەتە هۆی کەمبوونەوەیەکی بەرچاوی ئاو لە زۆنگاوەکان هەڵبەتە ئێمە کە باسی کۆچ ئەەکەین ئەوێ باسی زۆنگاوەکان بکەین چونکە زۆنگاوەکان بە پلەی یەکەم ژیانی دانیشتوانی زۆنگاوەکان لەسەر چێشتە لەسەر بەخێوکردنی گامێشە و هەروەها لەسەر ڕاوەماسی و هەروەها لەسەر بەکارهێنانی زەل و قامیش لە دروستکردنی ماڵ و لە شتەکانی ترە ئەمە سەرچاوی ئابووری ئەم کۆمەلگا لۆکاڵیانەیە هەڵبەتە کە زۆنگاوەکان وشکە بن ئیتر ئەم دەرامەتە نامێنێت گامێش لە دەست ئەدەن کە سەرچاوەیەکی سەرەکی ژیانیانە و هەروەها ڕاوەماسی و هەروەها زەل و قامیشیش بۆیە بەرەو شارەکان ئەچن هەڵبەتە شارەکانیش ئامادە نین نەک ئامادە نین یعنی بەبستم ئەوەیە بڵێم شارەکان لە ڕووی ژێرخانەوە ژێرخانی ئابووری و لە هەموو ڕووەکانەوە ئامادە نین بۆ ئەوەی نییە ڕووبەرێک بەم خەڵکانە ببەخشن بۆ ئەوەی ژیانی خۆیان دۆزنەوە هەڵبەتە مەبێتە هۆی دروستبوونی قەیرانێکی تری ناوخۆی یعنی جگە لە ڕەوەکە قەیرانێکی تریش دروستەکەوێت کە دەرەنجامی ڕەوەکەی لە ناو شارەکانە باشە کا خالیت وەکو تو ئاماژەت پێکرم کەسانی کە بۆ نمونە کۆچەکەن خەریکی ئاژەڵداری بوون خەریکی کوشت و کاڵ بوون ێسێنە ناوچاوەدانەکان بۆ نمونە ناحێو قەزاکان سنتەری شارەکان یان ێمانە کاریان زیاتر جوتیاری و ئاژەڵداری و بابەتانە بووە ئێستا شارەزایەکی ئەوتویان نییە لەوەی شوکارانی کە لە نێو شارە هەیە وەکو وەزیفە وەکو کارەکانی تر ینی وەکو تۆ تێمە جۆرێک لە بەرکەوتن دروست ناکە یعنی هەم نامۆن بە ژیانی شار جۆرێک لە بەرکەوتنی کۆمەڵایەتی دروست ناکە گرفتی کۆمەڵایەتی بۆ ئەو هەوڵاتیانە و هەم بۆ خەڵکی شارەکانیش دروست بکە خۆی بەڕاستی گرفت دروست ناکە یعنی گرفتەکە بۆ ئەو خەڵکەیە کە ڕەوەکەن بۆ چونکە لە ناو شارەکانە لە شوێنە پەراوێز خراوەکانە ئەمێنەوە بێ ئیشن بێکارن لە هەر شوێنێکە بە نرخێکی زۆر کەم خانوو ئەگرن خانوو بەکرێ ئەگرن زۆر جار ئەو شوێنانە
هیچ خزمەت گوزاری کیانتیانە وەک مەسلەی ئاوەڕۆ، وەک مەسلەی کارەبا، وەک مەسلەی خوێندن، بوونی مەکتەب، هەموو ئەم شتانە بۆیە یعنی زیانەکە بە پلەی یەکەم بەر ئەوانەکەوێت. حکوومەتی عێراقیش هەڵەتە لێرە ئەگەڕێمەوە سەر بەشی دووەمی پرسیارەکەت کە ئەوش ئەوەی ئایا حکوومەتی عێراق هیچی کردووە. حکوومەتی عێراق تا ئێستا بەڕاستی هیچ پلانێکی نییە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم دیاردەیە کە دروست بووە. هەر لێرەیەوە یعنی زۆر گرنگە ئەوەمان بەبیر بکەوێتەوە لەم ڕۆژانەی ڕابردووە راپۆرتێکی گرنگ لایەن گروپی بەنکی نێودەوڵەتیەوە لەسەر عێراق لەسەر گەشە سەندن و هەروەها لەسەر کێشەکانی کەشوهەوا دەرچووە کە بەشێکی زۆری باسی ئەماکە چۆن ئەمڕۆ کشت و کاڵ و هەروەها لایەنەکانی تر و هەروەها ئاو ئەمانە پشتگوێ خراون ئەو سێکتەرانن کە پشتگوێ خراون بۆ چونکە هەژمونی نەوت باڵی کێشاوە بەسەر عێراقا ئەوەی کە پەیوەست نەبێ بە نەوتەوە ئیتر پشتگوێ ئەخرێت. باشە کا خالیدانی هەڵەتەن چیانە دەستی حکوومەتی عێراقیە کە کارێکیان بۆ بکە بۆ پێی تۆ ژاماژۆ پێکرەڵێ عێراقیی نەکردوایانیەوەی کە شیاوی باز بێ کارێکی گەورە بێ و ئومێدی لەسەر بنیاد بنیرە لە چەند ڕۆژێ با بڵین دوێنێش کە کۆنگرەی دووەمی بەغدا لە ئوردن بەڕێوە چوو بە بەشداری وڵاتانی دراوسێ نی هەوڵێکەیە بۆی کە سەرۆکوەزیرانی عێراق ئاماژە بەواکاڵەیە هەوڵی لەگەڵ ئێران و تورکیا کارێک بکەین بۆی مەترسی کەماوی لە سەر عێراق کەم بکەینەوە. پێ دوایە عێراق بتوانێت ئەوە بکەن پێ دوایە ئێران و تورکیا ئەماسانکاریە بۆ عێراق بکەن. خۆی بەڕاستی ئەمە گرفتێکی گەورەیە یعنی ئەو راپۆرتی نێودەوڵەتیەکەوە ئێستا ئاماژەم بۆ کرد دیسانەوە لەم لە سیاقی ئەم بابەتەیە خۆیان گێل ئەەکەن لە ڕۆڵی تورکیا و ئێران یان ئەوەیە ناویان بێنن یان ئەوەیە ئەزانن هەر هەوڵەکانیان یعنی نەزۆکانە ئەبێ پێتەڵێم بۆ چونکە عێراقیش خۆی ئەو حقیقەتە باشەزانێ ئەو ڕاستیە باشەزانێ تا ئێستا تورکیا دان بە یاسایەکی نێودەوڵەتیە نانێت کە یا تایبەتە بە ئاو کە ئەوش یاسایەکی نێودەوڵەتیە ساڵی 1990 لەلایەن زۆربەی وڵاتانەوە لە ژێر چاودێری نەتەوە یەکگرتوەکان ئیمزا کراوە تورکیا دانی پیان نانێت و ئیمزای نەکردووە ڕەتی کردوێتەوە. ئەمە یەک. دوو ئێران هیچ وەڵامی داواکاری و وەڵامی پێشبینیەکان و پێشنیارەکانی عێراق ناداتەوە هەر بە هەندیان وەرناگرێت. لەمڕۆوە هەرچی قسەیەک ئەکەن دەربارەی ئێران یان دەربارەی تورکیا سوودێکی نییە بۆیە باشتر وایە عێراق لە ئێستەوە هەڵدات لە ڕێگای زانکۆی ببوورایی مەبەستم جامعەی عەرەبیەوە و هەروەها لە ڕێگای کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە فشارێک بخاتە سەر ئێران و تورکیا بۆ ئەوەی بتوانێت مافی خۆی چونکە لێرەیە ئێران یعنی ئاو لە تورکیا قەرز ناکات یان بە سەدەقەوەری ناگرێت ئەمە مافی خۆیەکی بۆ چونکە ڕووبارەکان ڕووباری نێودەوڵەتین ئەم ناسنامی نێودەوڵەتیە کە تورکیا دانی پیانانێ ئەبێ عێراق لەسەر ئەوە ئیش بکات ئەگەر لەسەر ئەمە ئیش نەکات ئەوە هەروە داخوازیەکانی وە قسە ئەمێننەوە نابنە شتێکی نابنە ئاکتێک لە ناو سیاسی خالی تۆڵێ بێ عێراق لەسەر ئەمە کار بکە ئایا عێراق هیچ شتێکی بەدەستەوەیە کە تورکیا بۆ نمونە ناچار بکە کە لەو ئاوی ڕووبارانە هاوبەشی بە عێراق بکە و یارمەتی عێراق با بڕی ئاوەکە زیاتر بکە یعنی تورکیا پابند بکە بەوە خۆی گرفتەکە بەڕاستی گەورەیە لێت نەشارمەوە ینی یەکەم شت ئەوەیە تورکیا ئەیەوێ فورات و دیژلە بە یەک حوز بناسیێنێ خۆی لە ڕاستیا دوو حوزن ئەمە گرفتێکی گەورەیە تورکیا ئەیەوێ فورات دیژلە و فورات وەک دوو ڕووباری نیشتیمانی پێناسە بکات لە ڕاستیا خۆیان نێودەوڵەتین هەردووکیان نێودەوڵەتین باشە تورکیا بە شێوەیەکی تاکلەیانانە ئاو بەرئەداتەوە لە کاتێکە ئەبێ ڕێکەوتنیەک هەبێ نەک تەنها لەگەڵ عێراق لەگەڵ سووریاشە بۆ
چونکە بە تایبەتی ڕووباری فورات ڕووبەرێکی زۆر ئەبڕێ لە ناو خاکی سووریا دوای ئەوەی کە دێت ناو عێراقەوە بۆی ئەبێ لەمڕۆوە لەگەڵ ئەم دامەزراوە نێو دەوڵەتانەیە قسە بکرێت یەکەم یەکێتی ئەوروپا و هەروەها نەتەوە یەکگرتوەکان و هەروەها تەنانەت ئەگەر پێویستی کرد مەجلیسی ئەمنیش بۆ چونکە هیچ چارێکی تر لە بەردەستان نییە کەم ئاوی یعنی وەک باسمان کرد لە پێشوە لە پێشووترە مەسلەی وشکبوونەوەی ئەهوار زۆنگاوەکانی عێراق مەسلەکە تەنها گۆڕانکاریەکانی کەشوهەوا نییە بۆ چونکە عێراق وڵاتێکی دابراو نییە لە ناوچەکە عێراق بەشێکە لە ناوچەکە وەک چۆن ناوچەکە هەمووی تووشی گۆڕانکاری کەشوهەوا بۆتەوە عێراقیش توش بۆتەوە بەڵکو مەسلەکە سیاسەتێکی دوژمنکارانەیە کە لەلایەن تورکیا و لایەن ئێرانەوە بەرامبەر بە عێراق پیادا ئەکرێت. باشە کا خاڵید ئەمە ئەوەی کە پێوەست بێ بە وڵاتانی دراوسێەوە ئەوەی پێوەست بێ بە ناوخۆی عێراقەوە عێراقی شتێکی کردووە لە شێوەی نیێتوانێت پشت بەچی بەستێ وەکو دەزانین هەندێک جار ناوبەناویانی بارانێکی بەخۆڕە بارێ بڕێکی زۆر باران لە ماوەی ساعتێک دو ساعتە بارێ و لافاوێکی زۆر دروستەکە ئێمە توانین کەڵک لەم بارانە بە خوڕانە وەربگرین بۆی گلیان بینەوە بەکاریان بێنینەوە کەمێک زەویەکانی عێراق ببوژێتەوە لەم ڕێگانەوە. خۆی لە ڕاستیە عێراق لە ڕووی ئیدارەدانی ئاوە و وڵاتێکی دواکەوتووە یعنی ئەمە شتێکە ئەبێ بەبێ لۆمەکردنی هەر لایەنێکی تر یان هەر لایەنێکی هەرێمایەتی ئەبێ باس لەمە بکەین یا وڵاتێکی دواکەوتووە یەکەم بەنداوەکانی عێراق بەنداوی کۆنن و هەروەها کاتێکی زۆریان بەسەر تێپەر بووە هەر کاتی خۆشی ئەم بەدناوانە بۆ خۆپاراستن لە لافاو دروست کراون ئێستا پلەی گەرماپەرز بۆتەوە ئێستا بەشێکی زۆری ئەو هەوا ئەو ئاوانە ئەبنە هەڵم ئەبێ ڕێگا چارەی تر هەبێ لە ئامارکردنی ئاوە لە هەڵگرتنی ئاوە بۆ چونکە مەسلەی بەنداوەکان بوونەتە شتێکی کۆن ئەمە لەلایەکەوە لەلایەکی ترەوە تا ئێستا ڕێژەیەکی زۆری ئاوی بەکارهاتوو هی شارەکان هەروەها بەفیڕۆ ئەچێت ئەدرێت و ئەخرێت ناو ڕووبارەکانەوە لە ڕووبارەکانیشەوە جگەلەوەی بەشداری ئەکا لە پیسبوونی هەوا و لە پیسبوونی سەرچاوەکانی و هەروەها بوونی پیسبوونی توربە یا خاک بەبێ بەرامبەر ئەڕوات و ئەچێت ناو کەنداوەوە کەواتە لێرەیە سوودی لێ نەبیندا لە کاتێکە ئەمڕۆ بەپێی هەموو پێناسە و بەپێی هەموو ئەزمونونەکانی گیان ئاوی بەکارهاتوو ئەو ئاوەی کە لە ماڵانەوە کە لە شارەکانەوە یێتە دەرەوە بە ئاوی پیس یان بە ئاوی بێبەها تەماشا ناکرێت بەڵکو وەک سەرچاوەیەکی زیادەی ئاو تەماشا ئەکرێت و ئەتوانرێت سوودی لێ ببینێت لە بواری پیشەسازی و لە بواری ئاودێری و لە زۆر بواری ترە عێراق ئەمڕۆ دەستی بۆ ئەم مەبەسەر نەبردووە هەر لێرەشەوە چونکە زۆر یعنی پرسیارەکانی تۆ زۆر پەیوەستن بۆ راپۆرتەوە کە ئەمڕۆ کە باسم بۆ کردی ئاماژەم بۆ کرد کە گروپی بەنکی نێودەوڵەتی دەری کردووە گروپی بەنکی نێودەوڵەتی لەسەر ئەم خاڵە زۆر بە درێژی ئەوەستی و باسی ئەکات. باشە کا خالیت ڕەنگە ئێستەیەکێک بڵێ بەم زستانە باسی کەماویەکەن باسی بێئاویەکەن ینی بدوانیە کارکردن لە بابەتی ژینگەیە ینی بابەتێکی درێژمەودایە بێ بۆ نموناگەر تۆ بتوێ کێشەی ژینگە لە 10 ساڵی ئایندەیە چارەسەر بکەی بێ لە ئێستەوە کاری لەسەر بکەی ینی پێدوانیە ئێستا حکوومەتی عێراقی هەستەکەی تەنها لە وەرزی هاوینە کە بێئاو بوو کە دارەکانی بەرە وشک بوونە چۆن ژینگەکەی خراپ بوو خۆڵبارینێکی زۆرە بوو ئەو کاتە هاواری لە ئێستا بوو چۆن کار لەسەر ژینگە بکەین بەڵامی تر کە هەر زستان نێوجەوەکە تۆزە فێنکێکە بابەتی ژینگەیان لەبیرە چێتەوە خۆی ئەمە سروشتی مرۆڤ وایە مرۆڤ بەردەوام خۆی لەبیرەکات ینی دەوڵەتانی دنیاش نەک تەنها لە عێراق لە زۆربەی زۆری وڵاتانی دنیا کە کاتێ زستان بەفرەبارێت و وەرزێکی تەڕوتوشیە و باران هەیە ئەو شتانەی تر خەڵک لەبیرێ چێتەوە کە تەنانەت هەندێک زۆر جار ئەو پرسیارە ڕوبەڕووی خۆمەکرێتەوە کە وەرزێکی بارانباری نەبێ هەڵێن تەواو گرفتی گۆڕانکاری کەشوهەوا مەریوان نییە ڕێبازە
بەڵام خۆی لە ڕاستیە مەسلەی بەرزبوونەوەی پلەی گەرما، مەسلەی گۆڕانکاری کەشوهەوا، مەسلەی تێکچوونی سیستەمی ژینگەی مەسلەیەکی تری گرنگ هەیە لە عێراقا، ئەوش ئەوەیە کە کەس ئاوڕی لێ ناداتەوە. مەسلەی لە ناوچوونی جۆرەکانە. ئێمە لە عێراقا تەنانەت لە هەرێمی کوردستانی خۆمانە، ئێمە لە بەردەم لە ناوچوونی ژمارەیەکی زۆرین لە جۆرەکان، مەبەستم کە ئەڵێم جۆرەکان ئەوش مەبەستم ڕووەک و گیانەوەرەکانە. کەس ئاوەڕ لە مەسلانە ناداتەوە. ئیتر ئەم مەسلەیەش پەیوەندی نییە بەوەی ئێمە لە وەرزی زستانان یان لە وەرزی هاوینان یان لە هەر وەرزێکی تراین. ئێمە ڕوبەڕووی کێشەیەکی گەورەی ئەکۆلۆژی بووینەتەوە، ئەبێ چارەسەریان بکەین، ئەگەرنا ئەوە یعنی درەنگە یعنی دواییش پەشیمانی دەستی کەس یعنی سوودی بۆ کەس نییە. کە خاڵی سلێمان ڕۆژنامە نووس لە بواری ژینگە و چالاک لە بواری ژینگە و خەمخۆری بواری ژینگە، سپاس کە لەگەڵمان بووی لە کەنەداوە، شەوە درەنگە لایەوە هێشتمانیەوە. زۆر سپاس کە خالیت بۆ زانیارەکانت، سپاس بۆ ڕوونکردنەوەکانت.